ئادەم چیا؟ سیمبولی خۆپیشاندانەکانی کوردستان لە ڕێگەی پایتەخت میدیا چی بۆ کرا؟ برژی کوردی کوردستان برژی پایتەخت. ئادەم چیە؟ ئەو منداڵی ئاڵای کوردستانی بەسەر شانی دادا و بوو بە سیمبولی بەرگریکردنی ڕۆژاوای کوردستان. پایتەخت میدیا چەندین هەوڵی بێوێنەی بۆ ئەنجامدا، چونکە ئادەم خاوەن پێداویستی تایبەتە و جیا لەمەش پایتەخت میدیا پێی وایە سیمبول و نیشانەکانی نیشتمان پێویستە بەرز ڕابگیرێن و بۆ هەمیشە بمێننەوە. واللهی دەستخۆشیتان لێەکەین کە ئێوە یەکەم کەناڵ بوون، ئەوەش زۆر ئاسانکاری کردبووە کەناڵەکان تر کە بێنە سەر خەت و پەیوەندیمان پێ بکەن، کە ڕاستی هەمویان ئەمڕۆوتی ئاوتیان ئێمە لە کاک ئەحمەد و لە پایتەخت ئێوە ڕقەمەکانتانمان وەرگردووە بۆ ئەوەی بین بۆ لاخە. هەر لە ڕێگەی پایتەخت میدیاوە ئالان حەمە سەعید وەزیری پەروەردە دوای چاوپێکەوتنەکەی پایتەخت میدیا لەگەڵ ئادەم چاوپێکەوتنی لەگەڵ ئەنجامدا و بڕیاریدا وێنەی ئەو سیمبولە نیشتمانیە بخرێتە سەر بەرگی پەرتووکی کوردی پۆلی شەشەمی بنەڕەتی. ئەو کات دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی و کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی سەردانی ئادەم چیایان کرد. هەردوو وەزیرەکە قەڵغانی سوپاس و دیاری تایبەتیان پێشکەش کرد. ئادەم چیا هەر لەسەر ئەرکی وەزیری پەروەردە لە قوتابخانەی کامبریج دەست بە خوێندن دەکات و خۆشکەکەشی لەلایەن وەزیری پەروەردە لە باخچەی ساوایانی کینگ دانرا. دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی بەڵێنی دروستکردنی قاچێکی دەستکردی پێجەڵ عەرەبانەیەکی کارەبایی بۆ دابین کرد. هەروەها کوێستان محەممەد وەزیری کاروباری کۆمەڵایەتی تەواوی کەلوپەندەکانی قوتابخانەی بۆ دابین کرد و وەزیری خوێندنی باڵاش وەکو هاوکاری شوێنی خوێندنی دایکی لە کەرکووک بۆ هەولێر دەگوازێتەوە. هەموو ئەمانەی باسمان کرد لە ماوەی چەند ڕۆژێک و بە هەوڵی پایتەخت میدیا کرا، چونکە پایتەخت وەکو یەکەم میدیا و تا وەکو کۆتایی بە تەنها کاری لەسەر هەڵوێستی ئادەم و نیشتمان پەروەریەکەی کرد و هەر پەیامی پایتەخت بوو کە وای کرد خەڵکی کوردستان پشتیوانی ئادەم بکەن و بەرپرسان بێنە سەر هێڵ و هاوکاری بکەن و ڕێز لێنانی پێ ببەخشن.